ئەمڕۆ وەکو تیمی پارێزەرانی کەیسی تیرۆرکردنی شەهید دەنیس جەودەد ئامادە بووین لە دادگایکردنەکە لە دادگای تاوانەکانی دوی هەولێر. پرۆسەی دادگایکردنەکە زۆر بەڕێک و پێچی بەڕێوە چوو. تۆمەتبارەکان دانیان بە تاوانەکە دانا. داواکاری گشتی کە با بڵێن دەوری سەرەکی هەیە لە دۆسیەکە داوای ئیدانەکردنی هەردوو تۆمەتباری کرد لە دادگا بە پێی مادەی 2 لە قانونی ڕەهاب. دادگای بەڕێز تۆمەتی ئاڕاستەی هەردوو تۆمەتبارەکە کرد بە پێی مادەی 2 ئێڕهاب. ئەوەی ڕاستی بێ داوایەکە لەسەر داواکاری ئێمە دواخرا لەبەرەوەی با بڵێن پارێزنامەی بەرگریمان ئامادە نەبوو بە شێوەیەکی تێر و تەسەل. بە شێوەی گشتی دەتوانم بڵێم دۆسیەکە ئێستا 180 قۆناغەکانی کۆتایی پێهاتیە. دادگاش تۆمەتی ئاڕاستەی تۆمەتبارەکان کردیەوە داواکاری گشتیش مکوڕ بۆ لەسەرەوەی کەەوە ئەوانە دانیان بە تاوانەکەیان دانایە و هەردوو تۆمەتبارن لە دۆسیەکە. ئێستاش ئەو بەکر هەڵەدنی ئەگەر شتێکت هەیە. ئێمە وەک کۆنگرەی نەتەوەی کوردستان ئەمڕۆ لە پرۆسەی دادگاییکردنەکە ئامادە بووین دوای 2 جەلسەکە دواخرا. 3 تۆمەتبار بەشداری شەهیدکردنی شەهید دەنیس بوون ئەم تاوانە گەوریان کە ئەنجام داوە و هەموو ئەو بەڵگانی کە خوێنرانەوە بەڵێ ئەو 2 تۆمەتباری ئێستا کە لە مەحکەمە ئەمڕۆ وتەکانیان وەرگیرا دانیان بە تاوانەکان داناوە لە بەردەم دادگای لێکۆڵینەوە و هەموو ئاراستەکان بەوە ئەوە ئەڕۆن کە ئەوانە حکم بدرێن و بەشداری ئەو تاوانیان کردووە. بەڵام تۆمەتباری سێم تاوەکو ئێستا نادیارە. ئومێدەوارین کە ئەم تاوان بارانە سزای عادیلانی خۆیان لە داهاتوە وەربگرن. سواز بۆ هەموو لای. سلااو و ڕێز ئەزی پارلەمانتەرە دەم پارتیە لە باکوورێ کوردستانی لە تورکیە ئەم هاتن وێدەرێ ئیرۆ ئەم بەشدارێ دۆزا برێز دەنیز بیلبوون بوون 18 ئیلۆنێ 2023یان ئاوایەکێ یعنی نه کشتنێکی ڕێزێدایان بەری خۆ بێ شەکلێ نادەن چونکی هاتە قەتلکردن وێ دەرێ برێز دەنیز vê awayda em bêjin berpirsiyar kî bi demekî nêz da bila bê zelalkirin ne ser du kesane ewa qetil niha du kes tinê vê derê danin navê dadgehê em vê jî qebûl nakin berpirsiyarê wê kî bi gerek hikûmet dewlet demek nêz da derîn holê û wê rewşê zelal biketin. Birêz Deniz Bülbül mamosta bê mamostayê zimanê xwe bê mamostayê rihê netew bê Kurdewar bî hevalekê me yekê kurdewar bî ji ber wê yekê serkesayeta birêz Deniz Bülbül aslında sistem hişmendî bersivekê dete gelê Kurd hemû gere îro şûn da jî em zêdetir xwedî derketina zimanê xwe çanda xwe hebin zêdetir em ser rihê kurdewarî xebatê bimeşin û pirsgireka me çi ye em ê ser çi bixebitin îro şûn da jî gere çan birêz Deniz bûme hêlandî vê awayda em vê xebatê mezin bikin ser yekîtiya gelê Kurd ser rihekê kurdewarî em vê dozê bişopînin. Ez silav dikim dîsa.